کڵگەکانی تایبەت بە پەلەوەر و هەروەها ئەو زیانی کە بەر کڵگە پەلەوەریەکانی بە تایبەت سلێمانی کەوتۆک و باسی لێوە کردووە باسییان لێوە کردو لە مانگی ڕابردوودا خاوەن کڵگەکانی بەخێوکردنی پەلەوەر زیاتر لە 7 میلیارد دینار زیانیان بەرکەوتووە. دیارە من لەسەرم بابەتە بەڕێز نازم عەبدوڵڵا کە بەڕێزیان سەرۆکی کێڵگا پەلەوەریەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گرمیانن میوانم دەبن ئەو گرانبوونەی نرخی مریشک بۆچی دەگەڕێت و کۆمەڵێک بابەتی دیکە کاک نازم سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بزانم بۆچی لێسادا گۆڕانکاری بەسەر نرخی مریشک داهاتووە فعلەن ئەو نرخە زۆری کە دانراوە لە جێ خۆیەتی؟ بەناوی خی گەورە زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ بینەرانی ئازیز. لە ڕاستیدا با ئێمە لە زەرەد و زیانەکانەوە دەست پێ بکەین. لە هەرێمی کوردستاندا ئەگەر 700 هۆڵ هەر هۆڵێک 25 میلیۆن دیناری زەرەد بەرکەوت پێ کاتە 7 میلیارد و نیو. بەڵام ئەم زەرەد و زیانە زۆر لەو ڕێژەی زیاترە کە ئێمە خستومانەتە ڕوو. هۆکارەکان دیارە لە هەرێمی کوردستاندا نەگەر لە هەرێمی ئەتوانین بڵین لە دووەک و زاخۆوە تا گاتە نەجەف و کەربەلا نەخۆشیێک هەیە بە ناوی ئایبی نیوکاستڵ گەمبۆرۆ لە 170 بۆ 180 پرۆژەکانی سەرانسەری عێراق مریشک و جووسکی منار کردوێتەوە. هۆکارەکەشی منەی جێرمەوە بۆ 2 سەبەب. جەناب لەوانەیە بزانی من 2 ساڵە عیش لەسەر ڤاکسێنەکەم و لە ڕاگەیاندنەکانەوە بەحسی ڤاکسێنەکەم. هۆکاری یەکەم ئەم ڤاکسێنەی کە لە هەرێمی کوردستاندایە لە بازاڕەکاندا وەکو خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان ئێمە لەوانەیە جێی دڵنیایی ئێمە نەبێ. لەبەر ئەوە بیزنەوە ڤاکسێن لە هەرێمی کوردستاندا هەیە. ڤاکسێن ئەمنی قەومیە. نابێ کەسێکی نەخوێندەواری وەک من دکتۆرێکی بازرگان هەوڵدا ڤاکسێن بێنێ ئەبێ جگەل لە حکومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی ڤاکسێن دابین کات. ئێمە چەند جارێکی تریش قسەمان لەسەر کردووە. حکومەتی هەرێمی کوردستان من لێرەوە لەم شاشە جوانەیەوە داواکارم لە بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بۆیە ئەم داواکاریم لەوەیە بورجە دابینکە بۆ بەڕێز وەزیری کشت و کاڵ تا ڤاکسێن لە وڵاتێکی محتەبەری ئەوروپی خوێن بگرێ لە ڕێگای سمپڵەوە لەسەر ئەم نەخۆشیانەی کە هەیە لە هەرێمی کوردستان وەزیری کشت و کاڵ بورجێکی لەبەردەستدا بێ دابینیکە بۆیە ڕێژەی ئەم نەخۆشیانە لە هەرێمی کوردستاندا کەم بێتەوە. ئێمە نایشارینەوە لە هەرێمی کوردستاندا ئەگە مستەعادەمکەی گە مستەعادەمکەی با تەواویکەم لە هەرێمی کوردستاندا ئێمە وەزیرێکی چالاکمان هەیە وەزیری کشت و کاڵ نەختێ بەڕێزی باشیشی لەبەردەستدان ڕایۆشکاروان وەک کاک ڕزگار حەمەخدر و پیاوێکی زۆر چالاک و شارەزا و ئەوانن ئەتوانن ئەگە ئەمانە پارەیان لەبەردەستدا بێ ئەتوانن ڤاکسێن دابینکەن. هۆکاری دووەم ئەمە ڤاکسێن هێلکە دێ لە وڵاتانی ئەوروپیەوە بۆ نمونە هێلکەی تروکاندن مەبەستم هێلکەی خواردن نییە. ئەو هێلکە تروکانە جێی دڵنیایی خاوەن پرۆژەکان نییە لە ڕاستیدا. لەبەر ئەوە هێلکە دێ بۆ خۆی ئەم جووسکە لە تەمەنی جاری وایە لە حەوڕۆژیەوە ڤایرۆز لێ یان ئەدینۆ ڤایرۆز لێدا یان ئایبی لێدا یان گەمبۆرۆ لێدا یان نیوکاسڵ لێدا. بەڕێی من لە هەرێمی کوردستاندا ڕقابەی چاودێری نییە. ئەگەر ڕقابەی چاودێریش نەبوو کابرای بازرگان هەموو شتێک لە مەسلحەتی بەرژەوەندی خۆی ئەفرۆشێت و خەڵک چی لێدە یان چی لێ نایە ئەوە بۆ ئەو زۆر گرنگ نییە. لە هەرێمی کوردستاندا بەداخەوە نەختێ بازرگانی زۆر باشمان هەن نەختێ بازرگانی زۆر چاوچنۆکیشمان هەن هەوڵێن جیلفانی خۆیان زیاتر پڕکەنەوە. هۆکاری دووەم کە تێچوون هۆکاری سێم کە ئالکە واتە عەلەف. لە عەلەف تێچوونی هەر کیلۆ مریشکێک 170 بۆ 75 پارەکەی تێچوونەکەی عەلەفە. هەژ مانگ لەمە پێش تەنی عەلەف بە 410 دلار بۆ ئێستا بە 700 دلارە تا 775 دلار ڕۆیش کەس قسەی نەکرد. ڤاکسێن و دەرمان و ڤیتامین کە کوالیەتیان تەواو نییە و کوالیەتیان نییە ئەمانە هەموو بە ڕێژێکی بەرچاو لە هەرێمی کوردستاندا گران بووە. جەنابە دەزانی غاز تەنی لە 450,000 ئێستا بە ملیۆنێ دینار زیاترە. لترێ گاز بە 900 دینارە جاران بە 400 دینار بووە. بۆ نمونە فەردێ تەڵاشی ئەمەە کە ڕاخەری دەواژینی پێڵێن ئەمە بە 2000 بۆ پارەکە ئێستا بە 6,000 دینار بە 5,000 دینارە. واتە تێچوون لە هەرێمی کوردستاندا بە ڕێژێکی زۆر بەرچاو بەرز بۆتەوانێ لە هەرێمی کوردستاندا. ئێمە وەک خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان دڵنیایەیەن بە جەنابت و بە بینەرانی ئازیز حەز ناکەین مریشک لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە گران بێ.
ئێمە حەزەکەین حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەنە دڵسۆزی هاوڵاتیەکانی بێ چیلۆیە مریشکا بە 500 دینار ئێمە بیێن بە 550 دینار ئەو کاتاگە زەرەدیش بکەین زەرەدەکەمان لەناو هۆڵەکەدا لەوانەیە 2 میلیۆن 3 میلیۆن تا 5 میلیۆن دینار بێ نەک خاوەن هۆڵک 100 میلیۆن دیناریان 50 میلیۆن دیناریان 30 میلیۆن دینار زەرەد و زیانی بەرکەوێت نرخی مریشک هۆکارەکانی ئەمەیە خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستاندا لە 140 ناوێرن جوسک و مریشی کەنە ناو هۆڵەکانیانەوە لە ترسی نەخۆشی لە ترسی گرانبوونی شتەکان لە ترسی نەخۆشی ڤایرۆسی. باشە کاک نازم دەبا منیشی تر پرسیارەکانە لێ بکەم سەبارەت بۆ ڤاکسینانەی کە جەناب بە باس کرد کە 20 جۆری جیاواز ڤاکسین هێنن ڤاکسینانە باش نین کە باش نین بۆچی وەزارەتی کوشت و کاڵ ئاوەدانکردنەوە و ئێوە وەکو کێڵگە پەلەوەریەکان ڕێگەتان داوە بم ڤاکسینانە بوونیان هەبێ ئەم ڤاکسینانە کە بەکاری هێنن فعال نین بۆ ئەو پەلەوەرانە و وەزارەت چی دەڵێ لەسەرم وەزارەتی کشت و کاڵ ئەگە پارەی لەبەر دەستدا نەبێ وەزارەتی کشت و کاڵ بە جیلفانی بەتاڵەوە چی پێکرێ وەزارەتی کشت و کاڵ بە جیلفانی بەتاڵ هیچی پێ ناکرێ وەزارەتی کشت و کاڵ ئەگە بێت و ئێوە داواتان کردووە کە ئەو ڤاکسینانە باشنین و ڤاکسینی نوێتان بۆ بهێنرێت بەڵێ 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 ئێمە لە سەدان کۆبوونەوەی حیزبی و حکومی داوامان کردووە کە خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان دڵنیانین لەم ڤاکسێنە بۆ نمونە ئەمڕۆ خاوەندەواجینێک لوقاعی ڤاکسێنەکە کە مەناعەی لەشی ئەو مریشکەی مەناعە و لەشی جوسکی ئەو مریشکە بەرگری هەبێت کە ئەو نەخۆشیە توش نەبێت بەڵام یەک هەفتەی تر لە دوا ئەوەی کە ئەو ڤاکسێنەی کردووە تووشی ئەو نەخۆشیە بێ واتە ڤاکسێن ڕێژەی هەڵگرتنی خۆی هەیە لە 2 دەرەجەوە تا 8 دەرەجە نابێت کەم و زیاد بێ یعنی ئایا لە هەرێمی کوردستان ئێمە کارەبایەکی ئەمەندە مەزبوطمان هەیە بەو ڕێژەیە هەڵەگیرێ ئایا ئەو بازرگانەی کایهێنێ ئایا ئەزانن چۆن هێنایەتی یان چۆن نەهێناوە نەخێر نازان یعنی ئایا ئەو بازرگانانەی کە ئەم ڤاکسێنە دێنن یان ئەم شەریکانەی کە ئەم ڤاکسێنە دێنن بیریان لەوە کردوێتەوە بچن خوێن بگرن لە ڕێگای سمپڵەوە لە وڵاتێکی محتەبەری ئەوروپیەوە ڤاکسێن دابینکەن تا ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستاندا ڕێگای لێبژیرێن نەخێر نەیان کردو باش لێسادا ئەو مریشکانەی کە هەن بۆ خواردن شیاون مەترسی هەیە بۆ تەندروستی هاوڵاتیان یان پشکنینیان بۆ کراوە و توانراوە بەبێ پێویست چارەسەریان بۆ بکرێتەوە چۆنە بەڕێزم خۆشبەختانە لە سنووری پارێزگای سلەیمانیەوە لە قەڵاتزیەوە توانین بڵین تا ئەگاتە کەلار لیژنەی قایەمە لێرە دەستخۆشی لە قایمقامی سلەیمانیەکەین لە چاودێری ژووری بازرگانی لە ئاسایشی خۆراکی سلەیمانی ئاسایشی ئابووری و لە ڤەیتەرنەریەکان لە سنووری پارێزگای سلەیمانی هەتا مریشک فەحزی دکتۆری ڤەیتەرنەری نەکرێت بە هیچ شێوەک ناکرێتە بازارەوە ئەم نەخۆشیانەی کە هەشە لە هەرێمی کوردستاندا من دڵنیاییم بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەتوانن ئێوە لە ڕێی دکتۆرێکی ڤەیتەرنەریەوە پشڕاستی کەنەوە هیچ دەرە دووزیانێکی نییە بۆ خواردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەر ئەوە ئەگەر لە هۆڵێکی 20هزاری ئەو ڤایرۆسە بچێتە ناو ئەو دەواجینەوە هەتا 1 هەفتە ئەم ڤایرۆسە ئەمێنێتەوە لە دووە ئەم هەفتە ئەو ڤایرۆسە لە ناو ئەو هۆڵە دانامێت ئیتر چەنی کوشتی چەند دەرچوو واتە زەرەدی نییە بۆ خواردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دووبارە یەکەمەوە تاکە شت کە زەرەدی هەبێ بۆ جیلفانی خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستانە باش دەبێ بزانم لە ماوەی بڵاوبوونەوەی نەخۆشیە لێستادا بڕی مریشک بە بڕ کەمی کردوتەوە لە نێو کێڵگە پەلەوەریەکانە بەڵێ بەڵێ من عەرزم کردی لە 170 بۆ 180 بەڵێ ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە جوسک و مریشکی هەموو عێراق نەکەر پارێزگای سلەیمانی سەرانسەری عێراقی لە ناو بردووە زۆر بەداخەوایڵێم ئومێد ئەەکەین حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بە هەموو شێوەیەکی بێنە سەرخەد وەک بڕیارەکەی وەزیری کشت و کاڵی لێ نەکەن کە وەزیری کشت و کاڵ 2 ساڵ بڕیارێکی دەرکردووە مریشکی بەستوو بە هەموو شێوەیەک قەدەغە بکرێ بەڵام لە ناو بازارەکانی هەرێمی کوردستاندا جەناب و من و هاوڵاتیانی ژەزانین کە پڕە بەڵام هۆکارێکی تریشەیە با ئێمە ئەم ڕاستێ بڵین جەنابەت ئەزانی ئێستا حکوومەت تەنی گەنم بۆ خۆی بە 850 دینار دەستی ناکەوێ بیکرێتەوە تەنی گەنم بە 900 دینار خاوەندەواجین یان ئەو کەسانەی کە پێویستیان بە گەنمە پێداویستەکانی گەنمیان دەست ناکەوێ بیکردن لەبەر ئەوە ئەمە لە ڕاستیدا بۆرسەی جیهانیە من ئەمەوێ نەختێ شت بۆ بەڕێز بکەمە ڕوو ئێمە ماوەیەک لەمە پێش لە وڵاتی یۆناان بووین لە ئەسینە ئەمە مریشکی بەستووە لە یۆنامی کە گرتومانە ئێستا نرخەکانی شت بۆ ڕوونەکەمەوەکە تێدایە ئەمە مریشکێکی ترە ئەمە هەرشیان هەر بەستووە
یەکیان بە 3 یۆرۆ و 49 یەکیان بە 3 یۆرۆ و 19 معنای وایە من زۆر لەم دوو مریشکەم کۆڵیەوە ئەوەی بە 3 یۆرۆ و 19 سانتەکەیە زۆر لە مجەمیدەی ماوەتەوە زۆر لە سەلاجەدا ماوەتەوە بەهای خۆراکەکەی لە دەستداوە بۆی ڕۆژ بۆ ڕۆژی هەرزانەوێ با هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم ڕاستیە زۆر باش بزانن کە مریشک لەوانەیە لە ناو باخیرەوە بێ لە ئۆکرانیان لە وڵاتێکی ئەوروپیدا بە 6 مانگ نەگاتێرە بەهای خۆراکی چۆن تێدامێنێ بۆ شتێکی تریش بۆ نمونە هەر وڵاتی ئێرانت بە نمونە بۆ بێنمەوە ماوەیەک لەمەوە پێش چیلۆی نرخی مریشک بە 35,000 تمەن بوو ئێستا نێزەکەی بە 65 بە 70,000 تمەنە واتە ئەمە بۆرسەی جیهانیە لە هەموو وڵاتێکی دنیادا مریشک گران بۆ بەڵام لە هەرێمی کوردستاندا لە چاو کاڵاکانی تر لە چاو بنزین ڕۆن ئارد غاز هەموو پێداویستەکان کە بۆ ژیانی ئینسان بەکاردێ لە ڕاستیدا مریشک لە چاو ئەو کاڵایانە لە هەرێمی کوردستاندا بەرز نەبۆتەوە من دڵنیایی ژێم بە بەڕێست و بە بینەران ئەم نرخە کاتیە داوا لە ئیعلامەکانەکەم داوا لە حکوومەت دەکەم لە شوێنە داخراوەکان و عیشمان لەسەر نەکەن لە سەرمایی نەکەم بە هەڵا لەبەرەوەی ئەمە ڕاستیەکانە من درکاندم مریشک بە کاتیە گران بووە 15 ڕۆژی تر ئەم نرخە نامێنێ بەڵام ئومێد دەکەم کیلۆی مریشک 3250 دینار لەسەر شانی خاوەن پرۆژەکانی هەرێمی کوردستان تەواوە بێ و تێچوونەکەی تەواوە بێ ئەوەنە نێتە خوارەگە خاوەندەواجین تووشی زەرە دووزیان بێ من بەستم ئەوەیە ئەگەر یەک مریشک یەک جوچک لە ناو هۆڵەکەتدا نەمرێ 3250 دینار زیاتر لەسەر شانی خاوەن پرۆژە تەواوە بێت. باشە کاک نازم سەبارەت بەوەی کەلایانی پەیوەندیدار چۆن بەدەمەم کێشەیەوە هاتوون لە سنووری پارێزگای سلێمانی بە دیاریکراوی پاڤڵ جەلال تاڵبانی هیچ کۆبوونەوەیکی لەگەڵ تا ئەنجام داوە لەسەرم بابەتە زانیاری هەیە کە هەوڵی دابێت کێشەکەتان بۆ چارەسەر بکرێت کە کێشەی خەڵکیشە دیارە وەڵام من لەم کەناڵە جوانەی ئێوە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵ جەلال تاڵبانیەکەم لە پێش دیدارەکەی یەکێتیشەوە من لە کەناڵێکی ڕاگەیاندن پیرۆزباییم لێ کردووە بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانم ناسان بەڵام هەڤاڵ باڤڵ بڵێ لە ئەوانەی کە بەشی کشتتوکاڵن لە ماڵی مامجەلال لە دەباشان کۆبووینەوە حەزەکان نەک بەشی پەلەوەر لە سنووری پارێزگای سلەیمانی لە سنووری سەوز بام ڕازگۆ بم لەگەڵت حەزەکە هەلی کار بۆ هاوڵاتیانی پارێزگای سلەیمانی زیاتر دابین بێ حەزەکە کێشە و گرفت بۆ سنووری پارێزگای سلەیمانی بە هەموو سەکتەرەکانیەوە بە هەموو ئەوانەی کە کۆمپانیایە عیشە خەڵکە مەدەنیە عیشەکە حەزەکە کار ئاسانیان بۆ بکرێ حەزەکە کار ئاسانی بۆ کۆمپانیەکان بکرێ حەزەکە هەلی کار زیاتر بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای سلەیمانی دابین بێ ئەم پیاوە بەڕێزە ماوەی 4 سەعات بۆ 4 سەعات و نیو ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ کرد زۆر حەزەکە بە پێشکەوتنی خەڵکی سلەیمانی حەز ناکە کێشە و گرفت لە قەڵازێەوە تاگاتە کەلار و کفری کێشە بۆ یەک مناڵێکی سنووری پارێزگای سلەیمانی دروست بێ حەزەکە ئەم شارە وەک گوڵ بەڕێوە چێ من لێرە دەستخۆشی لێکم و سپاسیەکەم بەڕێز نازم عەبدوڵڵا کە بەڕێزیان سەرۆکی کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی هەڵەبجە و گەرمیان بوون سپاس بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە میوانی بەرنامەکەمان بووی ماندوو نەبی